سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لەو بارەوە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز فازڵ بەشارەتی ئەنجامی خۆلیسەی پەرلەمانی کوردستان. بەڕێز فازڵ بەشارەتی ئەم کاتتان باش. سلااف بۆتە کەک فازن ژیانتان باش و کەک فازل پارتی هەر داخوازی هەلبژارتن کردە دو ساڵە هەر حەول هاتەدان بۆکو هەلبژارتن دروست ببەن ئەستە بگومان تەماشە دەکە بلێ ئەگەری وێ چنەگەر نرخاندناتە بگرن. زۆر سپاس بۆ ئێوە بەنای خوای گەورە میهرەبان. بە فرسەتی دەزانم لەم لێدوانەدا پیرۆزبایی گەرم بە بۆنەی یەکی ئایارەوە لە کرێکارانی کوردستان بکەم بە بۆنەی جەژنی کرێکاران تەمەنای سەرکەوتنیان بۆ خوازم. بەڵێ مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمە مافێکی دەستوری و شەرعی تەواوی خەڵکی کوردستان و تەواوی پێکاتەکانی هەرێمی کوردستانە. بۆیە پێداگریەکەی پارتی دیموکراتی کوردستان پێداگریەکی ڕەوایە و دیفاعکردنە داکۆکیکردنە لە مافی تەواوی پێکاتەکان لە هەرێمی کوردستانە، چونکە ئەمە کۆنگرەی لایەنێک نییە تەنها لایەنێک پێداگری بکات و هەڵبژاردن بکرێیان بڕیار لە مەسلەی کۆنگرەکەی بدا. ئەمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە پێویستە هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان بە پێکاتەکانەوە ڕەزامەند بن لەسەر مەسلەی ئەو هەڵبژاردنەی کە لە کوردستاندا دەکرێت، چونکە هەموو لایەنێک شەرعیەتی دەنگدانی هەیە، هەموو لایەنێک شەرعیەتی خۆکاندیدکردنی نوێنەری هەیە لە پەرلەمانی کوردستان. تەبیعیە لایەنێکە کە دەنگ نەهێنێ، بەڵام شەرعیەتی دەنگدانی هەیە و شەرعیەتی مشارەکەکردنی لە پەرلەمانی کوردستان هەیە و شەرعیەتی ڕێئیدانیشی هەیە بۆ ئەوەی کۆدەنگیەک لە مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بکرێ. بەڵام ئەوەی کە ئێستاکی هەیە نە ئیتیفاقی لەسەر کراوە نە کۆدەنگیشی لەسەر هەیە. بۆیە من پێم وانە هەڵبژاردنێکی شەرکەوتو یان هەڵبژاردن لە کوردستان هەر بکرێ ئەگەرەکو ئیتفاقی لەسەر نەکرێت لە مابینی تێگڕای لایەنە سیاسی کوردستانیەکاندا. بەڵێ بەڕێز فازڵ پێم خۆشە بەڕێستان شتێک ڕوومکەنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەلاڕێدا نەبرێن بە هەڵە تێ نەگەێنرێن لەوەی کە ئێستا هەندێک لایەنی سیاسی ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان دەوێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخات. بەڵام ئەگەر ئەو دیزانە پێشوەختی کە پارتی باسیەکات کە بۆ هەڵبژاردن دانراوە ئامادەکاری بۆ کراوە پێشوەخت ئەگەر ئەوانە نەبووایە پارتی ئێستا ئامادەنە بۆ هەڵبژاردن ئەنجام بدات. بەڕاستی من حەزەکەم زۆر بە دڵنیاییوە بڵێم ئەو پێداگرەی پارتی دیموکراتی کوردستان جێگەی ڕەزامەندی تێگڕای لایەنە سیاسیەکانی کوردستانە، بەڵام لایەنەکان جورئەت ناکەن ئەم دەربڕینەی پارتی لە لای خۆیانەوە دەرببڕن. خۆی ئەمە نەریتی سیاسەتی پارتیە. پارتی دائیمەن سەردەقشکێن بووە لە هەموو بار و بابەتێکە، حتا لە ڕووبۆ ڕووبوونەوە سەربازیەکاندا لە بڕیارە سیاسیەکاندا. پارتی دیموکراتی کوردستان بڕیاردەری یەکەم بووە و بوێری هەبووە کە بڕیار لە بابەتە چارە نووسازەکان بدا. ئەگینا زۆر بە دڵنیایەوە ئەم پێداگرەی پارتی دیموکراتی کوردستان تێگڕای لایەنەکان ڕەزامەندن لەسەری و مرتاحیشن پێی، بەڵام ئەوان نەجورئەتی ئەوەیان هەیە ئەم بڕیارەی پارتی بدەن و لە ماوەیشا پێم وایە بەقەدەر ئەوەندەی حەزیان لێکرد مزایدەیەکی زۆریان کرد لەسەر مەسەلەی هەڵبژاردن. ئەگینا ئەوە چوارهەمین جارە بڕیار لەسەر مەسەلەی هەڵبژاردن لە کوردستان دەدرێ. هیچ لایەنێک ئامادە نەبووە هەڵبژاردن لە کوردستان بکرێ. ئەم هەڵبژاردنەی ئێستا کە لایەنەکان پێداگری دەکەن کە پێداگریەکەیان لە ناخەوە نیە، جدی تێدانیە، بەڕاستیەکەی یعنی بڕیارێکە پڕە لە گومان و کۆمەڵێک گرفت و مشاکیل و کەند و کۆسپی سیاسی بۆ داهاتووی هەرێمی کوردستان و بۆ پرۆسەی دیموکراتیت لە هەرێمی کوردستاندا بەجێ دێڵێ. یەکێک لەو کۆسپە گەورانە یانێکێک لەو گرفتانەی کە بەجێ دێڵێ بەڕاستیەکەی ئێستا ئەگەر حساب بکەین نفوسی 56 کورسی لە کوردستان ئامادە نییە ئەو هەڵبژاردنە بەو شکڵە بکرێ. 56 و چەندیش لە کوردستان دەنگنادا، تۆ لە سەدا دەیش حسابکە لە کوردستان دەنگنادا، ئەمە لە سەدا 67 لە کوردستانە ئامادەی دەنگدان و هەڵبژاردن لە کوردستانە نییە. لەبەرەوە هەر لە ئێساوە هەڵبژاردنەکە شەرعیەتی نییە و سەرکەوتوو نابێ. بۆیە من هیوادارم لایەنەکان
دوای ئەو هەموو مزایدەکردیان با بەس بێن لەگەڵ ئەو جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان یان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئیتیفاقێک بکەن بۆ ئەوەی هەڵبژاردنێکی شەفاف و بێگەرد و بێغەل و غەشت کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەنە سیاسە کوردستانەکان بێت لە کوردستان ئەنجام بدرێت. كيك فازل نها أمريك ولاتي أوروبا فرنسا بريطانيا ألمانيا يكيتي أوروبا خو دبيجيكم هالبجارتني حريمة كردستان دبي شفاف به آزاد به داد پرورانه به پیک هاته دبي تيدا بشتاريه بكن قالوا حمان ديتني ولاتي أوروبا وأمريكا وكي بارتي هيا تشاواد نرقينا بەڕاستی یعنی لەم پرۆسەی بڕیاری هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئێمە لە کوردستان وانەیەکی زۆر گەورەمان وەرگرت چونکە دوو واقع دەرکەوت لە کوردستان دوو واقع دەرکەوت یەکێکیان پێگەی گرنگی هەرێمی کوردستانی دەرخست کە تێگڕای نوێنەرانی وڵاتانی دنیا بە ئەمریکاوە هاتنە سەر خەت بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان بە شێوەیەک هەڵبژاردنەکەی بۆ بکرێ کە جێگەی ڕەزامەندی تێگڕای لایەنە سیاسیەکان و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ ئەمە لایەنێکی زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە. بابەتی دووهەم بەڕاستی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەو حەقیقەتەی دەرخست کەوا ئەو بڕیارەی کە دراوە یان ئەو پێداگریەی کە دەکرێ بەڕاستی ئەوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە هەڵبژاردنەکە پێشتر کۆمەڵێک گومانی لەسەر دروست کراوە و کۆمەڵێک دیزاینی بۆ کراوەکەوە هەڵبژاردن لە کوردستانە بکرێ بۆیە بەڕاستی هەڵبژاردننی هەرێمی کوردستان پێویستە لایەنە سیاسیەکان چیتر واز لە مزایدەی سیاسی بێنن هەمومان بگەڕێنەوە بۆ پارێزگاریکردن لە سومعەی سیاسی هەرێمی کوردستان و لە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە هەرێمی کوردستان کە بتوانین بەرنامەیەکی سیاسی و پڕ لە دەستکەوت لە پاش هەڵبژاردن بۆ گەلی کوردستان پێشکەش بکەین. بەڵێ بەڕێز فازڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا قسەیان بۆ کوردستان سوچوار کردووە ئەڵێن ئێمە ئاگاداری هەوڵەکانی سەرۆک بارزانین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئێمەش هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و شەفافمانەوێت کە تاوای پێکاتەکان تیای بەشدارن پێتان وانی ئەم قسەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەمان قسەی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستانە کە دەڵێن دیزاینێکی پێشوەختە بۆم هەڵبژاردنە کراوە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش درکی بەمە نەکردووە خۆی لە ڕاستیە مهمەکە لەمایە لە پاش ئەو مانۆڕە سیاسەی کە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی کردی لەسەر مەسلەی ئەو گومانانەی کە لە پرۆسەی هەڵبژاردنی هەرێمی کوردستاندا دروست بووە ئەو وڵاتانەی کە دەیان و ئەتوانم بڵێم سەدان ساڵە پرۆسەی دیموکراتیت لە ناویانە پیادە دەکرێت وەقالبووی ناو پرۆسەی دیموکراتیت و پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە هەمویان هاتوونەتە سەرخەت باس لەو هەڵبژاردنە دەکەن کە ئەبێ هەڵبژاردنێکی شەفاف و پاک و بێگەرد و وەجێگەی ڕەزامەندی هەموو لایەنە سیاسە کوردستانیەکان بێ کەواتە ئەم ڕخنە یان ئەم مانۆڕە سیاسەی پارتی دیموکراتی کوردستان کردوێتی هەمویان هاتوونەتە سەرخەت لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی لەسەر ئەم بابەتە حیواریان کردووە گفتوگۆی تێر و تەسەلیان کردووە و ئەم ڕۆژ یعنی کە لە پاش دەربڕینی هەڵوێشتی دەوڵەتانی دنیا بە تایبەتی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا و ئەم ڕۆژ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ئەوی شاتۆتە سەرخەت دەڵێ حتا ئەمڕۆ لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە بەغدا کۆبووتەوە کەوا دەبێ سیغەیەکی دڵنیاکەرەوە کە جێگەی ڕەزامەندی تێگڕای لایەنە سیاسە کوردستانیەکان بێ بدۆزرێتەوە بۆ ئەوەی یعنی بەڕاستیەکەی نازانم لایەنەکان وایان شوبهاندووە خەڵکی کوردستانیان وا تێگەیاندووە ئەگەر بۆ چەند مانگێک هەڵبژاردن دوا بکەوێ
کوردستان هەمووی گردەگرێ و ئەزمونونەکەمان لە بین دەچێت 2 ساڵە هەڵبژاردن دوا کەوتووە نە هیچ ڕوویداوە و نە هیچ شتێک خراپ بووە و بۆ چەند ماگێکی تریش زۆر تەبیعیە و زۆریش ئاساییە بەشەر تێلایەنەکان سادانی لەسەر بکەن کە ئەمڕۆژ من پێم وایە محەممەد شیع سوودانی تەوسیەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی لە بەغدا کردووە کە ئەبێ وادەیەکی تر بۆ مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دابنرێت. كيك فازل نها يعني دادگاهی فدرال بریارێکی لدیجی هەرێما کوردستانی لدیجی دموکراسی بسەر ئەرکی خwe بخۆژی لدیجی vê پرۆسەیە هەڵبژاردنê لە هەرێما کوردستانیدا دەرvêyî wê tu destêwerdanekî tir di vê پرۆسەیە هەڵبژاردنê de hebû. بەڕاستی جگەل لەوەی کە کۆمەڵێک بەڵگەی زۆر مەلموس لەسەر ئەو بەرنامەی ئەمجارەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەرکەوتووە هەڵبژاردنەکانی پێشش ئەو حەقیقەتەمان بۆ دەسەلمێنێکەوە چی دەستەوەردانێکی دەرەکی لە ناو پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا هەیە. من هیوادارم تێگڕای لایەنەکان خەمخۆری پرۆسەی سیاسی بن لە هەرێمی کوردستان خەمخۆری پرۆسەیەکی دیموکراتیەت و هەڵبژاردنێک بن لە هەرێمی کوردستان کەوا تێگڕای لایەنەکان لێی سوودمەند بێ و خەڵکی کوردستان لێی سوودمەند بێ و هەموو لایە خۆی بەسەر کەوتوو بزانێت تایدا لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان تێگڕای لایەنە سیاسیەکان پرۆسەیەک بەڕێوە دەبین هەمومان بەشدارین تایدا پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان هەر یەکە بە حەجمی خۆی بەشدارین لە بەڕێوەبردنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ناکرێ ئێمە پرۆسەیەکی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین پڕ بێت لە گومان و پڕ بێت لە دەستێوەردانی دەرەکی کە ئەمە خزمەت بە ئایندەی سیاسی و بە هەتا حیزبە سیاسیەکان لە کوردستان و پرۆسەی سیاسی لە کوردستان ناکات. سپاس كيك فازل بشارتيش هوليري لقلنا زۆر سپاس.